دووبارە سڵاو ئازیزانم ئێوارەتان باش هیوادارم تەندروست باش بن ئەمڕۆژ هاتینۆلاتان بە کۆمەڵێک بەرگە و ئاواتەوەرێکی تازە ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگەکەین ئەویش کێشەکانی دوای مناڵبوونە بێگومان گرنگە کە باسی بکەین و گرنگە دایکان بزانن کە کێشەکان چییە و چارەسەریان چییە و چۆن هەڵسکەوت لەگەڵ کێشەکانە بکەن ئەجا کۆمەڵێک هەواڵی جیاوازمان بۆ ئامادەکردوون و پزیشکی پسپۆڕیش لێرە لەگەڵمانە بەورد و درشتی باسی بابەتەکەمانەکەین ئەوڕۆ لەگەڵ ڕاسانە سڵاو لێ بە ڕاسان چۆنیت سڵاو لێ بێلیندا تۆ باشیش کورد زۆر باش تەندروستی چۆنە هەر بژیت یەخوا باش بیت ساڵتان لەبێ خۆشەویستانم هیوادارم ئێوەش هەمولایەکتان زۆر دڵخۆش و تەندروست باش بن ئەمێوارێژ لەگەڵ هاوکارم لیندا گەڕاینەوە خزمەتان بۆەوەی کە کۆمەڵێ بڕگە و بابەت بهێنینە خزمەتی ماڵەکانتان و هیوادارین ببینم میوانێکی ڕوحسوکی ماڵەکانتان لە ئەمڕۆژە جا هەر وەکو هاوکارم لیندا ئاماژەی پێەیە لەوەتی هەین هەسمان بەوە کردووە کە کاتێ خانمێک بۆ ماوەی 9 مانگ مناڵێک لەسکی خۆیان هەڵەگرێت و دواتر بە خۆشحاڵیەوە مناڵەکە لە دایکە بێ بە سەلامەتی و بە تەندروستی دواتر زیاتر کە خزمان و دۆستانیان بۆ لای هەواڵی مناڵەکە پرسن بەڵام ئێمە ئەمڕۆ ئەمانەوێ هەواڵی دایکەکە بپرسین لە دوای لەدایک بوون بزانین لە دوای لەدایک بوونی منداڵەکە دایکەکە چی لێ بەسەریەت ئەو نەخۆشیانە ئەو کێشانەی کە ڕوبەڕووی دایکەکە ئەبێتەوە لە دوای لەدایک بوونی منداڵەکەی چییە بەدڵنیایەوە هەروەک لینداژ ئاماژەی پێەیە ئەمڕۆ بەورد و درشتی ئەچینە ناو ئەو بابەتەوە دەستخۆش ڕاستان بێگومان بابەتێکی زۆر گرنگە چونکە بەتایبەتلانی دەرونی خانم زۆر تێکەچێ دوای مناڵ بوون بۆیە ئەمڕۆ بەگشتی باسیەکەین جەستەی و دەرونی ئەدوین لەبارەیەوە و باسی ئەەکەین و ڕوونی ئەەکەینەوە زۆر بەباشی ئەجا فیستیڤاڵی مەولانە بەردەوامە بە سپۆنسەری میدیایی کورسات ئەجا ئەچین بڕگەیەک ئامادەیە ڕاستان بڕگەیەکی جوانی بۆ ئامادە کردوین بێکەوەچین سیرەکەین بزانین لە بڕگەکەیە چی هەیە فەرموون سڵاتان لەبێ خۆشەویستانم هیوادارم هەموو لایەکتان زۆر دڵخۆش و تەندروست باش بن ئەمڕۆ من دووبارە زۆر دڵخۆشم چونکە جارێکی کە هاتوومەتەوە بۆ فیستیڤاڵە جوانەکەی مەولانە تا بێ ئەم فیستیڤاڵە جوانتر و جوانتر ئەنوێنێ جا ئەم فیستیڤاڵە بە پاڵپشتی دەستگای میدیایی کورسات بەڕێوە ئەچێ تا بێ هەل لە کللتور و شێوازە جوانەکانەوە ڕووی جوانتری خۆی پیشانەیە ئەمڕۆ باشمانزانی باسێک لە کللتوری خۆماڵی بەرهەمە خۆماڵەکانی تایبەت بە خۆمان بکەین باسێک لەوە بکەین کە لە ڕووی کواڵەتی کۆنتترۆل و لە ڕووی تەندروستیەوە ئەو بەرهەمانی کە لە وڵاتی خۆمانە دروستەکرێ شیر بێ ماز بێ پەنیر بێ زۆر شتیتر بێ کە بەرهەمی خۆماڵیمان هەیە لە ڕووی کوالەتیەوە چۆنە تۆزێک باز لە کوالەتی ئەم بەرهەمانەی خۆمان بکەین و جا ئەمڕۆژ بەرهەمەکانی ڕاستانمان بە نمونە وەرگرتووە کە پسپۆرێکمان لەگەڵایە دکتۆر ئەرکان سڵاو لەبێت دکتۆرگیان ساو لێوەش تەندروستی باشە شکر دکتۆریان تۆکو پسپۆرەکەت کە پشکنینی سەلامەتی نێودەوڵەتی خۆراکە باسێکمان لەوە بۆ بکەی کە لە وڵاتەکەی خۆمانە ئەم بەرهەمە خۆماڵیانەی بۆ نمونەوەکو بەرهەمەکانی ڕاستان کە دروستەکرێ بە چەند هەنگاوی تایبەتی سەلامەتی ئاڕوە بەڵێ سەرەتا سپاس بۆم دەرفەتە دیارە سەلامەتی خۆراک بابەتێکی زۆر گرنگە چەندێک ئاسایشی خۆراک گرنگە کە ئاسایشی خۆراک بریتەوەی دابینکردنی بڕی خۆراکی پێویست بە هاوڵاتیان ئەوەندەش سەلامەتی خۆراک گرنگە چکاگە تۆ بەرهەمێکی تەواو بۆ هاوڵاتیان دابینکەی بەڵام تەندروست نەبێت لە ڕووی سەلامەتی خۆراکەوە دنیایەک دەرهاویشتەی خراپی هەیە کە خۆمان نەزانین نەخۆشەکان ئەو نەخۆشیانەی کە بەهۆی خۆراکەوە گوازرێنەوە لە سکسونێکی ئاساییەوە تا شێرپەنجە بەهۆی خۆراکەوە ئەگوازێتەوە بۆیە بەرهەمی خۆماڵی چەندین تایبەتمەندی هەیە و بە چەندین شێوە توانین ئەمە باسی لە باشەکانی بکەین کە بەشێکیان بریتە لە لایەنی ئابووری کە تۆ پشتیوانی داهاتی وڵاتەکەتەکەی کە نەچێتە دەرەوە و تۆ پشتیوانی پیشەسازیەکەی لە وڵاتی خۆدا پشتیوانی دابینکردنی هەلیکارەکەی ئەمە شتانەی کە پسپۆڕەتی ئێمە نیە بەشێکی تریشانەوەیە کە بابەتی خۆماڵی و ئاکا کە زیاتر لە سەلامەتی تەندروستی وەکو بڵی تەندروستتر بێ لە بابەتی هاوردەکراوە بەهۆی چی بەهۆی ڕگەزێکی گرنگە و کە بریتە لە شێڵف لایف فترەی ئەمان لە وڵاتانی دەرەوە کە عادەتەن ئەگەر ئێمەش مەسەرەن شتێک هەناردی دەرەوە بکەین واکەین کە تەکنۆلۆژیایەک یاخود کۆمەڵێک مادە بەکاربیێنین وا بکەین ئەم بەرهەم بچێتە وڵاتێکی ترەوە بە سەلامەت بمێنێتەوە ئەمەش بابەتی مادەی حافیزە و مابەدەی پارێزەرێتە ناوەوە بەڵام لە بەرهەمی خۆماڵیا کەمترین مادەی پارێزەر بەکارهێنێ بۆ چکە بۆ نمونە ماستێک لێرە شەرەفلافەکە حەو ڕۆژە هەر ڕۆژە لە بەرهەمی خۆماڵیە ئەو کەسی کە بۆ نمونە کۆمپانیای ڕاستان کە بەرهەمەکە بەرهەمهێنێ پێویست ناکە مادەی پارێزەر بەکاربێنەیە بڵێ بە کوردەواری خۆمان تازە بە تازە ئەفرۆژێت و بابەتێکی تەندروست و تازە ئەچێتە بازاڕەوە
بەدەر لەوەی کە کۆمەڵی کۆمپانیای گەورە هاتوونەتە لە هەرێمی کوردستانە سەرمایە گوزاریان کردووە لە بابەتی خۆراکە کە من دەستخۆشییان لێکم بۆ نمونە ئاخرین کۆتا تەکنۆلۆژیای بابەتی خۆراک لە ڕاستانە بەکار هاتووە کە لە وڵاتانی دەرەوە هەروایە لە هەمان کاتە و ئەو شیرە فرێشەی وەخۆی ئەو شیرەی کە لە جوتیارەکان کۆکرێتەوە توانرێت لێرە دامی بەرهەمەکەی پێ بکرێ یاخود دوجار ئەو سایکڵێکە کە لە جوتیارەوە تاوەکو بەکارهێنەر سودمەدە من لە گوڵی پشتیوانیکردنی بەرهەمی خۆماڵی. دکتۆرەگەر من لێرە ئەیبینم شیری ڕاستان کە دانراوە ڕاستەوخۆ لە ناو مەنجەڵەکەی خۆیان هێنراوە ئەگەر باسێکمان ئەلەمە بۆ بکەیت ئەم شیر و پەنیرانی کە لێرە دروست ئەکرێت بە چەند هەنگاوی تایبەتی تەندروستی خۆیان ئەڕوا کە پێویستە یەکە بە یەکەی حاڵاتەکان بە ئەم پەنیرە بکەم ئەمە پەنیری بزنە پەنیری بزن لە برێ من نزیکەوە ئاگاداری ئەم جۆرە پەنیرە ئەمە کێڵگەی بزنە لە هەرێمی کوردستانە لە عێراقیشە تاکە کێڵگەیە لە هەرێمی کوردستان و عێراقا کە شیری بزنی هەیە و هەرێمی کوردستان بەوە بە تایبەتی سلێمانی و پارێزگای هەڵەبجە بەمە جاکراونەتەوە کە لە عێراقا بەس لێرە شیری بزن هەیە ئەم بزنە ئەم شیرە بەدەر لەوەی ئاژەڵەکە تایبەتە و کێڵگەیەکی مۆدێرنە شیرەکەی لە ڕێگەی ئامریکی تایبەتەوە ئەدۆشرێ و سیستمێکی سوفتوێری تایبەتی هەیە کام سیستمە و ئاکالەوەی ئەم شیرە ئەگەر ئەنتیبایۆتیکێکی هەر شتێکی تێبێ سیستمەکە ئاگاداریە بە شیدۆشەکە کام بزەنە دۆشێ واتە قۆناغیەکەم ئەم شیرە فریە لە ئایگوڵی خاڵێ لە هەموو پاشماوەیەکی کیمیایی ئەمە قۆناغیەکەم قۆناغی دووەم لە هەموو ستێپێکی دۆشینە فلتەرێکی هەیە ئەمە بۆ خۆی زۆر گرنگە کە جۆرێک پیسبوونمان هەیە پێوتێ پیسبوونی فیزیایی پیسبوونی فیزیایی چییە مووە پوشە پاشماوەی ئاژەڵەکەیە لێرە نابینرێ چکە پاشماوەی فیزیایی بەکتریا لەگەڵ خۆیانەیە بۆ نمونە ئیکۆلایمانەیە بەکتریا ئیکۆلای لە بەرهەمی شیرەمەنیە زۆر حساسە بەشێکی بەهۆی فیزیاییەوە تووشە بێ خاڵێکی تر ئەوەیە کە زۆرجار لە بەرهەمی خۆماڵی کلاسیکیان نابینرێ بۆ نمونە ئاژەڵدارێک کە شیرەکە ئەدۆشێ ڕاستە خۆ ناتوانێت ئەم شیرە سات کاتەوە بەکتریا گەشتی تیەکە بەڵام ئەم جۆرە کێڵگەیە تێکەڵەیەکە لە بینی بەرهەمی خۆماڵی و پێوترێ ئیندستریەل فارم کێڵگەی پیشەسازی هەم خۆماڵی هەم پیشەسازیشە بۆ نمونە ئەم شیرە ڕاستەخۆ سار دەکرێتەوە بۆ 4 پلەی سەدی کە سارکرایەوە بۆ 4 پلەی سەدی خۆی لە 37 پلەوە بۆ 39 پلەوە هاتووە کە سارکرایەوە بۆ 4 پلەی سەدی ڕاستەخۆ نایە لە بەکتریاکان گەشە بکە ئەمە لە وڵاتانی دەر ئەوروپا پێوتێ گرێتی ئەی گرێدی ئەی شیرواتە ئەم شتی بەرهەمە لە گرێدی ئەی بەرهەمێنراوە ئەمە وەکو نمونەیەکی تر بۆ نمونە سەڵانە شیری جوتیایی دەوروبەرە کە کۆکرێتەوە و هەم دامەکرێ هەم وای لێکرێت کە جوتیارەکە خۆی ئەم بەرهەمە نەخاتە بازاڕەوە کە دوجار بەڕای من یەکی لە مەترسیەکانی بەرهەمی خۆماڵی کە ئەم قسەی لەوە چێ باش نەبێ ئەوەیە کە هەندێک کەس لەوەی سوء ئیسفادە بکەن لەوەی کۆمەڵێک سەد لە ماس بخەنە بازاڕەوە بەکتریا گەشتی تێ بکات لە وڵاتانی دەوروبەرمان بۆ نمونە تورکیا باس بکەین من لەوێ بووم یعنی حکوومەت ڕێگولیشنمان هەیە ڕێخستنی کردووە هەم دامی جوتیاری بچووکەکە هەم ناشێ لە سەلامەتی خۆناک زەرری پێ بکات جوتیار ناتوانێت خۆی ماسێ دروستکا و لە پلێکی گەرمی چوزانم لە بەدەم خۆرا و بیا بە هاوڵاتیەک هاتووە سنتەری کۆکردنەوەی شیری دروست کردووە لە ئێرانیش لە دەوروبەرمان لە وڵاتان هەم دامی جوتیاری بچووکەکەن بە کۆکردنەوەی سنتەری شیر نرخێکی مرکزیان داناوەکو بۆرسە بۆ شیر بۆی جوتیار دام کرێ هەم ناشێڵن سەلامەتی خۆراک زەرری پێ بگا کە ئەبێ کۆمپانیەکان سنتەری کۆکردنەوەی شی دابنێن دکتۆر هاوڵاتیان چیتر لە ڕاستانە بەجێبەجێکرێ بەخۆشحاڵیەوە یعنی ئەوە جێگی دڵخۆشکەری بۆی هاوڵاتیان کە لەوە تێبگەن کە هیچ چیتر پیس ناکات بترسن لەوەی کە بەرهەمێکی خۆماڵی ئەکرێ هۆکارێک بێ بۆ بڵاوکردنەوەی جۆرە بەکتریەیەکی جیاواز کە لێرەوەکو خۆ ئاماژە و پێیا بەکتریای ئیکۆلایمان هەیە کە بەدڵنیایەوە دڵنیا بن لەوەی کە هیچ هۆکار نییە بۆ بڵاوکردنەوەی هیچ جۆرە بەکتریایەک لێرەیە جا دکتۆر یەک خاڵی تر ڕوون بکەینەوە کە زۆر جار هاوڵاتیان ئەم پرسیارە ئەکەن ئایا لە ڕووی کوالەتیەوە ئەم بەرهەمانی کە لێرە لای خۆمان دروستەکرێ لەگەڵ ئەو بەرهەمانی کە لە دەرەوە هاورداکرێت لە ئەوروپا بێ لە وڵاتەکانی دراوسەی شوێنێکی ترەوە بێ ڕووی کوالەتی و کوالەتیان چۆنترە زۆر جار باز لەواکرێت کە ئەگەری هەیە کوالەتیان نزمتر بێ باسی ئەم کوالەتیەمان بۆ بکەی کوالەتی لە ڕووی خواردن و لە ڕووی ئەم ماست و شیرانەوە چییە؟ ویستم بڵێم ئەوەی کە من قسەی تاوکەم بابەتی خۆراکە لە بابەتی خۆراکە زۆر بەجددی کوالەتی ناوخۆ بەرسرە لە دەرەوە
یاسایەکی زۆر ئاساییە لە وڵاتانی دەرەوە کوالێتی باشتر لەو ناوخۆیان سەرفە بێ کوالەتی کەمتر هەناردی دەرەوەکرێ بە هەمان شێوە لێرەش ئەوەی لە ناوخوا بەرهەمێنی کوالەتی باشترە بە حکمی ئەو کاتێک کە بەرهەمیتیانێنێ و حکمی ئەو جۆرە بۆ نمونە خۆراکی وشکەی نییە ئەوەی کە بەرهەمێنێ خۆراکی ماست و پەنیر وەمانە خۆراکی کە گەشەی بەکتریایی تیا زۆر خێرایە ناوەندێکی لەبارە بۆ گەشەی بەکتریا بۆیە هەمیشە لە ناوخۆیان کوالەتێکی بەسترە بۆ فترەی ئەمانەکەی کەمترە بەڵام لە دەرەوە کە هێنرێ کۆمپانیای هەناردەکەری ئەو بادە خۆراکیە ناچارە بۆی بەرهەمەکەی خراپ نەبێ پەنا بۆ مادە کیمیاکان ببەرێ پارێزەرەکان بەرێ خۆش بێ دکتۆر ئەرکان زۆر خۆشحاڵ بووین پرسپۆری سەلامەتی نێودەوڵەتی خۆراک زۆر عزت کێشا زۆر خۆشحاڵ ئەزانم یادارم هەمووتان تێگەشت بێتن لێرە کە ئەم هەموو بەرهەمە خۆماڵی و جوانی کە ئێمە هەمانە گرنگیەکی زۆری هەیە کە بە بەردەوامی ئەمانە وەرگین هەروەک دکتۆر زۆر بە جوانی ڕوونی کردەوە کە ئەو وڵاتانی کە خۆشیان کۆمەڵێ بەرهەمی تایبەت بە خۆیان بەرهەمێنن ڕاستە کوالەتی بەرزە بەڵام بۆ ناو خۆیان کاتێ هەناردەیەکەن بۆ دەرەوە ئەم کوالەتیە نزمە بێتەوە و ئەو ماوەی بە سەرچوونەی کە دکتۆر ئاماژەی پێیا کە بە شێلف لایف ئاماژەی پێکرد بە دڵنیایەوە کەمە بێتەوە بۆیە ئاگاداری ئەو بن و زۆر گرنگی بە بەرهەمە خۆماڵەکانی تایبەت بە خۆمان بن کە چێژێکی تایبەتی خۆی هەیە و ئەو نێرێتەوە بۆ گوندە کوردەوارەکانی سەردەمی خۆمان جا هیوادارم هەموو لایەکتان زۆر دڵخۆش و تەندروست باش بن تا کۆمەڵێ بڕگە و بابەتی تر هەر شاد و بەختەوەر بن و منیش ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ وەلای هاوکارانم ئازیزانم بێگومان پشتگیریکردنی بەرهەمی خۆماڵی زۆر گرنگە وەکو دکتۆریش باسی کرد بێگومان ئەو هەمە ڕێگای دوورە نابڕێ بۆیە پێویست ناکە ماوەدێکی زۆری تێ بکرێت بۆ پاراستنی جگەلەوەی کە خۆماڵیە کە پێویستەکە ئێمە پشتگیری بکەین اینجا دەست خۆش ڕاستان بۆ ئامادەکردنی و بڕگە جوانە زۆر جوان بوو بەڕاستی هەر بژیت دەستخۆشی و لێکم زۆر سپاس دەستی دکتۆرەکانیش خۆش بێ بەدڵنیایەوە بابەتەکەی زۆر جوان ڕوون کردەوە لە نێوان خەڵکا زۆر مشتومڕ هەیە لەسەرەوەی کە ئەڵێن ئەو شیرانەی کە ڕاستە و خۆ لە ئاژەڵێکەوە ئەدۆشێت و یەتە بازاڕەکانەوە جۆرە بەکتریایەکی تایبەتی تەیە کە دکتۆریش زۆر بە جوانی ڕوونی کردەوە کە لەم کێڵگە تایبەتانە هیچ کاملە و بەکتریایانی تایەتی نییە خۆ ئەگەر بزانن ئەگەر ئاژەڵێک ئەم جۆرە بەکتریایە بڵاوەکاتەوە ئەو کاتە شیرەکەی نادۆشن جا بەدڵنیایەوە دووبارە دەستی دکتۆرەکان خۆش بێ بۆ بابەتە کە گرنگێکی زۆری هەیە و هەروەک لینداژ ئاماژەی پێەیە گرنگی تایبەت بە خۆی هەیە کە گرنگی بە بەرهەمە ناوخۆیەکانی تایبەت بە خۆمان بین جا لیندە بچینە ناو بابەتە سەرێکیەکەی خۆمان کە ئەویش باسمان لەوە کرد کە هەواڵ لە دایکەکە ئەپرسین لە دوای لەدایک بوونی منداڵەکەیەوە یەکێک لە شتە زۆر باوەکان و یەکێک لە حاڵەتە زۆر باوەکان کە لە دوای لە دایکبوونی منداڵ تووشی دایکەکە بێ باری دەرونی و تێکچوونی خەمۆکیەتی تێکچوونی باری دەرونی و توشبوون بە خەمۆکی دایکەکەیە جا ئەم خەمۆکیە تەنها کێشەیەکی کاتی نییە و وازی لێبێنین لێرەیە لە تازەترین توێژینەوەیە ئەوەی دەرخستووە ببورن ئەوەی دەرخستووە کە مەترسی ماوە درێژی ئەم خەمۆکیە چ مەترسیەک بۆ دایکەکە ئەگەێنێ جا بە بەیەکەوە بینەری ئەم هەواڵە بین و زەنایی زیاتوەرگین لەم هاڵەوە فەرموو توێژنەوەیکی نوێی زانکۆی هاروارد هۆشداری دەدات لە کاریگەریە درێژخایەنەکانی خەمۆکی دوای منداڵبوون لەسەر تەندروستی دەرونی و جەستەیی دایکەکان و جەخت لەوە دەکاتەوە کە ئەم دۆخە تەنها گۆڕانکاریەکی کاتی نییە لە میزاجدا بەڵکو ئەگەر چارەسەر نەکرێت دەبێتە هۆی پەککەوتنی توانای کۆمەڵایەتی دایک بۆ ماوەی چەندین ساڵ ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 15 ساڵ لەسەر 18,000 دایک ئەنجام دراوە دەریخستووە کە نزیکەی لە 120 ئەو ژنانەی تووشی خەمۆکی قورسی دوای منداڵبوون دەبن ئەگەر لە 6 مانگی یەکەمدا هاوکاری پزیشکی و دەرونی وەرنەگرن ئەوە مەترسی توشبوونیان بە خەمۆکی درێژخایەن بە ڕێژەی لە 170 زیاد دەکات توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات کە ئەم تێکچوونە دەرونیە تەنها کار ناکات لەسەر دۆخی دەرونی بەڵکو دەبێتە هۆی تێکچوونی سیستمی بەرگری جەستەیی و زیادبوونی هەوکردنی ناوخۆیی بەپێی ئەنجامەکان زۆربەی دایکان بەهۆی شەرم یان تێنەگەشتنی دەوروبەر نیشانەکانی خەمۆکی دەشارنەوە دکتۆر سارا ویلیامز پسپۆڕی دەرونی لە بۆستن دەڵێت خەمۆکی دوای منداڵبوون وەک برینێکی نەبیندرا وایە ئەگەر چارەسەر نەکرێت توانای دایک بۆ پەیوەندی دروستکردن لەگەڵ کۆرپەکەی و بەڕێکردنی ژیانی ئاسایی پەک دەخات ئێمە دەبینین ئەو دایکانی چارەسەری پێویست وەردەگرن
نەک تەنها دۆخی دەرونیان باش دەبێت بەڵکو توانای جەستەیی و ئاستی وزەشیان بەڕێژەی لە 1970 بەرز دەبێتەوە. جا توژینەوەکە ئەوەشی دەرخستووە کە خەمۆکی دوای منداڵبوون کاریگەری ڕاستەوخۆی لەسەر گەشەی کۆرپەلە هەیە و ئەو منداڵانی دایکیان بەدەست ئەم کێشەیەوە ناڵاندویانە و چارەسەریان وەرنەگرتووە لە تەمەنی قوتابخانەدا بەڕێژەی لە 140 زیاتر ڕوبەڕووی کێشەی فێربوون و تەرکیز دەبنەوە. و پزیشکان داوا دەکەن کە پشکنی دەرونی بۆ دایکان بکرێت بە بەشێکی ناچاری لە چاودێری دوای منداڵبوون هەروەک چۆن پشکنین بۆ برین و خوێنبەربوون دەکرێت چونکە تەندروستی دەرونی دایکەکە بناغی تەندروستی خێزانەکەیەتی. ئازیزانم بێگومان گرنگترین خاڵ کە ئەمەوێ باسی بکەم لەو هەواڵەوە پشگیریکردنی دەوروبەرە بۆ دایکەکە بەتایبەت دوای لەدایکبوونی مناڵ بێگومان دایکەکە تووشی جۆرێک لە خەمۆکی ئەبێ زۆربەی جارەکان بۆیە پێویستەکە دەوروبەر زۆر بەباشی لی تێبگات و دایکەکە خۆشی ئەم نیشانەکان نەشارێتەوە لەبەر دەوروبەر لەبەرەوەی ئەمە شتێکی ئاساییە وەکو لە هەواڵەکەش باسمان کرد ئەوانەی کە چارەسەریان وەرنەگرتووە بێگومان دواتر کێشەیان بۆ دروستەوێت لە پەروەردەکردنی مناڵەکەیان و لە پەیوەندیکردن لەگەڵ مناڵەکەیان کە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە لەبەرەوەی دایک و باوک مناڵ ئەهێنن بە ئەوی پەروەردەی بکەن و داهاتوێکی گونجاو و باشی بۆ فەرەهم بکەن بەڵام سەیرەکی بۆ هۆی ئەوەی کە دایکەکە چارەسەری وەرنەگرتووە یاخود دەوروبەر لی تێنەگەشتون یاخود دایکەکە خۆی لە خۆی نەگەشتووە کە حاڵەتێکی لەو شێوەی هەیە ئەگەر تێژگەشت بێ لاوانەیە دەوروبەرەکەی زۆر پشگیری نەبوو بن و بیشارێتەوە کاریگەریەکی تا هەتایی لەسەر ژیانیان دایانێت کەوا کات بنە مناڵەکەیان پەروەردەیەکی گونجاوی نەبێت. بەدڵنیەوە جالیندا زۆر گرنگە لێرە دایکان لەوە تێبگەن کە ئەمە حاڵتێکی زۆر ئاسایی و زانستیە کە هیچ شەرمێکیان بۆیان نەبێ بەڵکو ئەگەر هەستیان بە هەر گۆڕانکاریەک لە دەرونی خۆیان ناکرد ڕاستە و خۆ سەردانی پزیشکێکی پسپۆرکەن پێشەوە چواردەوری خۆت خێزانەکەی خۆت ئاگادار کەرەوە و ڕاستەخۆ سەردانی پزیشکێکی پسپۆری دەرونی بکە بۆی حاڵەتەکە و چارەسەر بکرێ خۆ ئەگەر چارەسەری نەکەی کێشە نەک تەنها بۆ خۆ کێشە بۆ کۆرپەکەشە دروستەکە ئەو تا لە تازەترین توێژینەوەیە ئەوەی دەرخستووە کە کاتێک کۆرپەکە دەگاتە تەمەنی ئەوەی کە بچێتە مەکتەبەوە لە 140 ڕێژەی تەرکیز و سەرنجدانی لە چاو هاوڕەکانیە کەمترە بێتەوە کەسمان حەز ناکەین کۆرپەکان و مناڵەکانمان بخینە بەر ئەو حاڵەتە بۆیە ئەگەر هەست بە هەر حاڵەتێک و گۆڕانکاریەک لە خۆتا کرد بە زووترین کات تۆ چارەسەری تایبەت بە خۆت وەرگرە هیچ شەرمێکی پێویست ناکە تۆ پێویستە بەوەیە حاڵەتێکی ئاسایی و زانستی تێ پێویستە بە چارەسەرە وەکو هەر نەخۆشیەکی تر بێگومان ڕاستە ئەنجا لەبەرەوەی ئەو جارە شەیڵەمەوە لەبەرەوەی کە لایانی دەرونی لایەنێکی بینراو نییە بۆیە لەوانێ زۆر جار کەسەکان تێنەگەن یاخود ئەسڵەن وا هەستکەن کەسەکە جۆرێک لە نمایی شەکات بەڵام ئەم شتە بەو شێوەیە نییە بە تایبەت ئەگەر خانمێک دوای مناڵبوون کۆمەڵک نیشانی لێ دەرکەوت ئەمە نمایش ناکات بەڵکو بەڕاستی ئەگەری هەیە ئەگەرێکی زۆرە کە تووشی خەمۆکی بوو بێ بۆی پێویستەکە زۆر بەباشی پشگیری بکەین اینجا بابینە سەر باسێکی تر سەبارەت بە پێشکەوتنی زانست کە بێگومان زانست بەردەوام لە پێشکەوتنایە بۆ ئەوەی کە زیاتر خزمەتی ئێمە بکات زیاتر خزمەتی مرۆڤ بکە و زیاتر چارەسەریەکان ئاسانتر بکات لە هەواڵی دواترمان باسی لە خوێنبەربوونەکەین کە هێشتا خوێنبەربوونێکێکە لە کێشە گەورەکان ئەنجا بۆی زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بە خوێنبەربوون و سەبارەت بە تازەترین چارەسەر بووی بابێ کۆچین بۆ لای ئەم هەواڵە فەرموون. راپۆرتێکی نوێی ڕێکخراوی تەندروستی جیهانی و زانکۆی ئۆکسفۆرد ئاشکرای دەکات کە خوێنبەربوونی توند لە دوای منداڵبوون هێشتا یەکێکە لە مەترسیدارترین هۆکارەکانی پەککەوتنی هەمیشەیی ئەندامەکانی ناوەوەی جەستەی ژنان بەڵام تەکنۆلۆژیای نوێ کۆنتڕۆڵی گەرمی هیوا بۆ ملیۆنان دایک دەگێڕێتەوە.
جا ئەم توێژینەوە فراوانە کە لە 30 وڵاتی جیاواز ئەنجامدراوە دەری خستووە کە خوێنبەربوونی تون دەبێتەوە هۆی کەمبوونەوەی ئۆکسیژین بۆ ئەندامە هەستیارەکانی وەکو گورچیلە و جگەر کە لە 15 حاڵەتەکانی دەبێتە هۆی سزبوونی هەمیشەی گورچیلەکان. دکتۆر مایکل ڕۆبرتس سەرۆکی تیمی توێژینەوەکەی و دەڵێت منداڵبوون پرۆسەیەکی سروشتیە بەڵام لە هەمان کاتا دەتوانێت زەبرێکی گەورە لەسەر سیستەمی خوێنبەربوونی دایکەکە دروست بکات و کاتێک دایکەکە بڕێکی زۆر لە خوێن لە دەست دەدات تەنها مەترسی لەسەر ژیانی نییە بەڵکو مەترسی ئەوەی هەیە کە بۆ هەمیشە توانای وەچەخستنەوەی لەدەست بدات یان تووشی پەککەوتنی دڵی ببێت. ئەنجامەکان دەری دەخەن کە بەکارهێنانی دەرمانی نوێی وەکو کاربیتۆسین کە پێویستی بە ساردکەرەوە نییە توانیوێتی ڕێژەی مردن و پەککەوتنی بەهۆی خوێنبەربوونەوە بە ڕێژەی لە 160 کەم بکاتەوە. ئەمە شۆڕشێکی گەورەیە بۆ ئەو ناوچانەی کە دەستیان بە خزمەت گوزاری پێشکەوتوەکان ناگات هەروەها توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات کە ئەو ژنانەی لە کاتی منداڵبووندا تووشی کێشەی خوێنبەربوونی تون دەبن لە ساڵانی دواتردا بە ڕێژەی لە 150 زیاتر لە ژنانی تر مەترسی توشبوونیان بە نەخۆشیەکانی پەستانی خوێن و دڵ هەیە. جا پزیشکان جەخت دەکەنەوە کە چاودێری دوای منداڵبوون تەنها بۆ هەفتەی یەکەم نییە. پێویستە دایکان بۆ ماوەی ساڵێک لەژێر چاودێری پزیشکا بن بۆ دڵنیابوونەوە لەوەی ئەنجامەکانی جەسەیان بە تەواوەتی گەڕانەوەتەوە باری ئاسایی خۆی و ئەم راپۆرتە داوا لە حکوومەتەکان دەکات بۆ وەبەرهێنەری زیاتر لە کەرتی تەندروستی دایکاندا بکەن چونکە پاراستنی دایکێک لە پەککەوتنی پاراستنی کۆمەڵگەیەکە لە داڕمان. ئازیزانم لە کۆتایی توێژینەوەکەوەیەمەوە کە باسی لە خاڵێکی زۆ گرنگەر کە پاراستنی تەندروستی دایکەکە پاراستنی تەواوی کۆمەڵگەکەتە بۆ زۆ گرنگە کە چواردەور تەواوی هاوسەر و خوشک و برا و خێزان و دایک و باوک تەواوی هاندنی ئەم خانمە بن بۆ ئەوەی کە یارمەتی تەندروستی خۆی بێ ئاگای لە تەندروستی خۆی بێ بەتایبەت لەم حاڵەتانەیە لێرە ئاماژەی بەوەیەوە ئەگەر کەسێک خوێنبەربوونی دوای منداڵبوونی هەبێت نابێت تەنها مانگی یەکەم و چەند هەفتەیەکی سەرەتا ئاگاداری خۆی بێت و تاڵ بۆ ماوەی 1 ساڵ تۆ بێ پشکنین ئەنجام بی بۆەوەی تێبگی کە تۆ گەشتیدێتەوە باری ئاسایی خۆت یا خودنا خۆ ئەمە بە تەنها کێشە بۆ خۆ دروست ناکە کێشە بۆ وەچە خستنەوەشە دروستەکە لەوانەیە تۆ دوای ئەوە نتوانی چیتر وەچە بخەیتەوە نتوانی چیتر دووگیان بیتەوە لە دوایەوە بۆیە زۆ گرنگە کە تووشی حاڵەتێکی وابووی ڕەچاوی ڕێنمایەکانی پزیشکەکەت بکەیت لە ڕێنمایی پزیشکەکەت لامەیە کاتە پزیشکەکەش پێتەڵێ 2 مانگ جارێ 3 مانگ جارێ وەرەوە بۆ لام بە قسەی بکە چونکە ئەمە لە تێڕوانینی خۆیەتی تێئگالەوەی کە ئەم حاڵەتەی تۆ چەندی پێویستە کە چەند جار سەردانی پزیشکەکە و بکەیتەوە. ڕاستە بێگومان جا و خاڵە زۆر گرنگە کە زۆر جار لەوانەیە نەک تەنها دایکان هەموو نەخۆشێک دوای ماوەیە کە ئیتر باش بۆتەوە هەستەکات کە ئیتر پێویست ناکا پشکنین بکاتەوە دووبارە هەتا هەیە کۆمەڵێک بەرمنەشتین کەمە دوای دەرمانەکە بەکارێنێ کە تۆ دەرمانەکە بەکارێنی ئەبێت دووبارە پشکنین بکەیتەوە بزانی ڕێژەی ئەم دەرمانەی خواردوتە گەشتۆتە چەندێک بۆی ئەمە زۆر گرنگە کە دوای ئەوەی کە تۆ هەر دەرمانێک بەکارێنی هەر چارەسەرێک بەکارێنی دوایەوە بچی بە دوایە بزانین ئایا جەستت چۆن قبولی شتەکانی کردووە ئایا باش بوویتە یاخود پێویست بە دەرمانی زیاتر یاخود پێویستەکە دەرمانەکە بوەستێنی بۆیە ئاگالێبوونی لە تەندروستی خۆت گرنگترین شتە بەتایبەت بۆ دایکان کە ئەوان زۆر ینی گرنگن بۆ کۆمەلگا لەبەرەوەی مناڵ پەروەردەکەن و کاتێککە مناڵێکی پەروەردەی باش کرێتە کۆمەلگا و بێگومان کۆمەلگاکە بەرەو ئاقارێکی باشە ئەڕوا بۆیە زۆر گرنگە کە دایکەکە تەندروستی جەستەی و دەرونی گونجاو بێت بۆ ئەوەی کە مناڵەکە تەندروستی دەرونی و جەستەیشی گونجاو بێت. ئەوەنە گەورن لێرە ئەوە دەرەخا کە ئەتوانن بە هەر تێکچوونێک لە ئەوانە تەواوی کۆمەلگا بشێوێنێ و بە هەر باشتربوونێکیش لە تەندروستی و لەلایەنی ژیانی ئەوانە ئەتوانێت تەواوی کۆمەلگا ببوژێنێتەوە بۆی خانمان ئاگاداری خۆتان بن ئاگاداری تەندروستی خۆتان بن چونکە بەڕاستی ئەو زۆر گەورن زۆر لەوە زیاترن کە بیری لێ ئەەکەنەوە بتوانن بە بەردەوامی خۆتان هان بن بۆەوەی کە بەلایانی تەندروستی تا بڕۆن لەخوا بەزیابێت لە ئێستا هۆشدارێکی زۆر باشیش هەیە بەدڵنیایەوە ئێمەش بە بەردەوامی لە کورسا تەندروستی هەوڵەین تەواوی هۆشدارە تازەکانتان بۆ بینینە ئاراوە بۆی کە بتوانن هەمووتان تەندروست باش بن جا لە تازەترین
توێژینەوەکانی تری شالیندا هەواڵێکی زۆر خۆشی پێیاوین کە یەکێک لە کارە زۆ ئاسانەکانی ڕۆژانە کە بۆ نمونە لێرە لەم توێژنەوەی باسی لە ڕۆشنێکی ئاسایی سادە کردووە لە باخچەکانایە لە ماڵەکانی خۆمانایە لە بەردەرگای ماڵەکانی خۆمانە باسی لەوە کردووە کە ئەم ڕۆشنە سادەیە لە دوای منداڵبوونەوە بۆ خانمێک کە دوای مناڵبوون مناڵیە بێ باسی لەوە کردووە کە ئەم ڕۆشنە نەک تەنها پرۆسەی چاکبوونەوە خێراترەکە بەڵکو یارمەتی دەرێکە بۆ ئەوەی کە ڕێگری بکات لە خوێن خەزبوونەوەی تایبەت بە دایکەکە خوێن خەزبوونەوەی چەکەلەوانی کە کێشەمان لەگەڵ هەیە کە لە دوای لە دایکبوونی مناڵەکە دروست بێ بۆ دایکەکە بەڵام لێرەیە ئەم توێژینەوەی ئەم کردارە ئاسانی بۆ هێناوین کە ئەگەر ئەنجامی بین بە چەند دقەیەک لە ڕۆژەکەتا لە باخێ بێ لە بەردەرگای ماڵەکەی خۆتا بێ لەم مەترسیە ئەو پارێزێت جاوا بەیەکەوە زانیاری زیاتر وەرگین لەم هەواڵەوە فەرموون. توێژینەوەیکی نوێی سنتەری مایۆکلینیکی ئەمریکی جەخت لەوە دەکاتەوە کە خوێکی سادە وەکو ڕۆشنێکی پێشوەختە دوای منداڵبوون تەنها پرۆسەی چاکبوونەوە خێرا نەکات بەڵکو وەک قەڵغانێکی بەهێز کار دەکات دژی یەکێک لە مەترسیدارترین لەکەوتەکانی دوای منداڵبوون کە ئەویش خەزبوونەوەی خوێنی دایکەکەیە. ئەم توێژینەوەیە کە لەسەر 12,000 ژن دوای منداڵبوون بە شێوازی سروشتی و نەشتەرگەری ئەنجام درراوە دەری خستووە و دایکانی تەنها 6 کات ژمێر دوای منداڵبوون دەست دەکەن بە جوڵەی سوک و ڕۆشتن لە ناو ژوورەکانیاندا مەترسی توشبوونیان بە جەڵتەی قاچ وسیەکان و بە ڕێژەی لە 90 کەم دەبێتەوە بەراورد بەو دایکانەی بۆ ماوەی 24 کاتژمێر یان زیاتر لە جێگاکانیاندا دەمێننەوە. خەزبوونەوەی خوێن لە دوای منداڵبوون یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی مردنی کتوپڕ یان پەککەوتنی درێژخایانی سیەکان. دکتۆرە ئێلین واکەر پسپۆری نەخۆشەکانی ژنانە و ڕوونی دەکاتەوە زۆرێک لە خێزانەکان وا دەزانن دایک دوای منداڵبوون دەبێت چەند ڕۆژێک تەنها پاڵ بکەوێت بۆ ئەوەی هێز کۆ بکاتەوە بەڵام ئەم تێڕوانینە بە تەواوەتی هەڵە و مەترسیدارە جوڵە دەبێتە هۆی چالاکردنی سوڕی خوێن و ڕێگری دەکات لە دروستبوونی کڵۆخوێن لە دەمارە قوڵەکاندا و جگە لەوەش ڕۆشنی ڕۆژانە بۆ ماوەی 15 خولەک یارمەتی ڕێخستنەوەی هۆرمۆنەکان دەدات و ئازاری دوای نەشتەرگەری بە ڕێژەی لە 45 کەمتر دەکاتەوە. توێژینەوەکە هەروەها دەری خستووە کە ئەم خۆ دەبێتە هۆی باشترکردنی کوالەتی خەو و کەمکردنەوەی دڵەڕاوکەی لە دایکاندا. ئەم دایکانەی لە هەفتەی یەکەمەوە دەستیان کردووە بە ڕۆشتنی ڕێکخرا و کێشی جەستەیان خێراتر دەگەڕێتەوە باری ئاسایی و ماسوولەکانی حەوزیان بە ڕێژەی لە 170 زیاتر بەهێز دەبێتەوە. پزیشکان ئامۆژگاری دایکان دەکەن کە ڕۆشتن بکەنە بەشێک لە ژیانی ڕۆژانەیان چونکە ئەم خۆ سادەیە گەورەترین وەبەرهێنانە لە تەندروستی درێژخایانیاندا و دەیان پارێزێت لەو لێکەوتە پزیشکیانی کە ڕەنگە ژیانیان تێک بدات. کەواتە ئازیزانم تەنها خوێکی سادە کە پیاسەکردنێکی ڕێکخرا و بێگومان کاریگەریەکی زۆر گەورەدانێ لەسەرەوەی کە دایکەکە هەم ئازاری کەمتر بێ هەم زووتر چاک ببێتەوە هەم کێشی جەستەی زووتر ئاسایی ببێتەوە. ئەجا کۆمەڵێک پرسیاری تربان هەیە کۆمەڵێک ڕوونکردنەوەی تر بۆ ئێوە ئەدەین بەڵام دوای ئەم موچانە لەگەڵمانە بن. دووبارە سڵاوتان لەبێ ئازیزانم گەڕاینەوە بۆلاتان بۆی بەورد و دوورشتی پچینە ناو بابەتەکە و بزانین ئەو کێشانەی کە خانمی دووجان لە دوای لەدایکبوونی مناڵەکەی دووچاریە بێتەوە چین. جا بۆ ئەم بەبەسەش میوانداری زۆ بەڕێز دکتۆرە هاژە جەلال پزیشکی پسپۆری ژنان و مناڵبوون و نەزۆکی و چاودێری دووگیانیمان کردووە. دکتۆرە یان زۆر بەخێربێ. زۆر سپاس دکتۆر. ئێمە زۆر خۆشحاڵ بووین. من زیاتر زیاتر هاوڵاتیان کە کاتێک خانمێک مناڵیە بێت زیاتر هەواڵی کۆرپەکەی ئەپرسن. ئێمە ئەمڕۆ ویسمان هەواڵی دایکەکە پرسین و بزانین دایکەکە تەندروستی چۆنە و باسێکمان لەوە بۆ بکەی ئەو کێشانەی
کە تووشی دایکەکە بێت و دووچاری دایکەکە ئەبێت لە دوای لەدایکبوونی منداڵەکەیەوە چین؟ زۆر سپاس. بڕگەکە زۆر جوانە ڕاستی، چونکە ئێمە دیقەتمانیاوە هەموو کاتکە مناڵ لە دایکە بێ ئیتر هەموو ئایلەکە تەنها فۆکەسیان لەسەر مناڵەکەی و لەو لاوە دایکەکەی هەمال کراوە ئیتر کەس گرنگی پێنایە. لە کاتێکە لێرە پرۆسەی دووگیانیەکە کۆتایی نەهاتووە، چونکە دایکەکە پێویستی بە مراعاتێکی زیاترە لە دوای لەدایکبوون وەک لە کاتی حەملەکەیە. بەگشتی کێشەکان ئەتوانین بیانکەی بە دوو بەشەوە، کێشەی دەرونی و کێشەی جەستەیی. کێشە دەرونیەکان لە بلووەوە دەست پێیەکە کە سمپڵترینیانە، هەتاوەکو خەمۆکی و خەمۆکی دایمی و تێکچوونی دەرونی. کاگەر چارەسەر نەکرێت وەک خۆشتان لە راپۆرتەکەی وتان تووشی خەمۆکی درێژخایە بن، لەبەرەوە پێویستیان بە مراعاتێکی زۆر هەیە لەلایەن هاوسەر و لەلایەن خێزانەکەیانەوە. کێشە جەستەییەکان بە دەرەجەی یەک خوێنبەربوونی دوای مناڵبوون کە ئەمە زۆر گرنگە. جاری وا هەبووە نەخۆشەکە تووشی خوێنبەربوونێکی زۆر بووە، خێزانەکە هیچ ئاگاداری نەبووە لەبەرەوەی مەشغوڵی کۆرپەکە بوون. خوێنبەربوون ترسناکترین مزعفاتی دوای مناڵبوونە کە ئەگەر لە چەند خولەکێک ئافریای نەکەوی ڕەنگە ببێ بەهۆی لە دەستدانی دایکەکە. دوای خوێنبەربوون کێشەکانی هەوکردن، ئیلتیهاباتکردن، ئیتر چ لە ڕێگەی ئیلتیهابی برینی عملیاتەوە بێت یان ئەگەر لە دوای مناڵبوونی تەبیعی هەوکردنی تەقەڵەکانی دامێن بێت، هەوکردنی کۆندامی میز و میزەڕۆ، هەوکردنی سنگ بێت بەهۆی گەڕانەوەی شیرەوە. و کێشەی تریش جگەلەوە کێشەکانی خوێنمەین کە ئەمەش هەر مەترسیدارە، کابێ بەهۆی خوێنمەین و جەڵدەی سیەکان، و هەروەها کێشەکانی تر وەکو کێشەی قەبزی کە ئەمە کێشەی زۆر بۆ دایکەکە دروستەکە، هەنێجار لە دوای مناڵبوون تووشی مایەسیری ئەبن، کێشەی کەم خوێنی کابێ بەهۆی بێهێزی و گێژبوون و کەوتن و بورانەوە، و هەروەها هەنێک کێشەی ترکە لەوانەیە لە کاتی حەملەکەیە بۆ نمونە هیچ کاتێ زەختی بەرز نەبوو بێتەوە، هەنێ حاڵەتمان هەیە بەرزبوونەوەی زەخت لە 48 سەعاتی دوای مناڵبوونا یەکەم دەرکەوتنی بە گەشتکە دەرەکەوێت لە دایکەکەیە. کاگەر ئاگداری نیشانەکانی نەبن حاڵەتێکی زۆر خەتەرامیش، لەبەرەوە زۆر پێویستە هەر کاتێکە دایکەکە هەستی بە سەرێشەیەکی تونگ و بەرچاوڕەش بوون کرد لە دوای مناڵبوون زەختی بۆ بگیرێ. دەستخۆش دکتۆر ئەو لەو مەترسیانی باست کرد، کامیان لە هەمویان زیاتر مەترسیدارترە و کامیان لە ناو خانمەکانی ئێمە زیاتر باوە بۆ ئەوەی زیاتر بەرچاوڕوون بن؟ مەترسیدارترین کێشەی خوێنبەربوونی دوای مناڵبوونە، کابێ وەک باسم کرد کابێ بەهۆی لە دەستدانی دایکەکە، بەڵام باوترین کێشەی دەرونیە خەمۆکی دوای مناڵبوون، هەمانە کە پێی ئەوترێ بلو لە دوو هەموو سێم ڕۆژی دوای مناڵبوونەوە دەست پێیەکە، کاتێکە ئیتر دایکەکە بەتەنیا مێنێتەوە خۆی ئەرکی بەخێوکردنی مناڵەکەیەکەوێتە سەر، کێشەی تێکچوونی هۆرمۆناتی هەیە کە ئەمە عادەتەن دوو هەفتەیەکی پێچەوە خۆی چاکە بێتەوە ئەگەر احتیمامی باشی پێبیرێ، بەڵام وەکو خەمۆکی ئەمێنێتەوە بەلایانی کەمەوە تاوکو 6 مانگ لە دوای لەدایک بوون کە ئەگەر لەم 6 مانگە ئەمیش چارەسەر وەرنەگرێت ئەبێ بەهۆی ئەوەی کە ببێ بە خەمۆکی دایمی. حاڵەتی تێکچوونیش هەیە، تێکچوونەکە ئەمە بە وڕێنەکردن تەشخیصەکرێ دایکەکە مەسەنەڵێ شدیەتە بەرچاوم یان خۆی وڕێنە ئەکات یان بیر لەوە کاتەوە کە عەزیەتی مناڵەکەی بە احتیمام نایە بە مناڵەکەی، و هەنێ جار بیر لە خۆکوشتن ئەکاتەوە، لەبەرەوە پێویستە یعنی ئەو کەسانی کە لە چواردەوریان زۆر ئاگیان لەم نیشانانە بێ و زوو بەدەمیەوە بچن. زۆر چاکە. دکتۆرە ئاماژە و بە بەرزەفشاری خوێنیە و لەگەڵی شاوتە یەکەم نیشانەی کە لە دوای دایکبوونی مناڵەکەی ئەوەیە کە بە گەشتکەی خانمەکە هەنێ جار بەو شێوە لە خانمانی ئێمە دکتۆرە لە هاوڵاتیانمان بەگشتی هەم بەرزەفشاری خوێن هەم شەکرە ڕێژەیەکی زۆر هەیە، لەوانەیە ئەگەر لە ماڵی هەمومانە یەکێکمان دوانمان نەیبێ یەکێکمان هەر هەیەە، جاگە باسی گلەوەکی نەو خانمانی کە بەرزەفشاری خوێن یاخود شەکرەیان هەیە چی بکەن پێش ئەوەی مناڵەکەیان لەدایک بێ، یاخود ئەگەر لە کاتی لەدایکبوونی مناڵەکە و دوای مناڵبوونەکەیان تووشی ئەم حاڵەتە بوون لەم کاتەیە چی بکەن بۆ بەرزەفشاری خوێن و شەکرەکەیان؟ پێویستە چاودێریەکی زۆر ڕێکی دووگیانیەکان هەبێ لەلایەن پزیشکی پسپۆرۆ، نەک تەنها لە بنکە تەندروستیەکان کاچە مەسەن زەختێگە گرێمانی جارێک و
ئەڵێ کۆنتترۆلە و جگە لەوەش خۆشیان لە ماڵەوە چاودێری دایمەمە پیانەڵێن جیهازیە بێ فەحسی شەکرە و جیازی زەخت هەبێت چکە هەموو دەقێتەوە ناگەیتە خەستەخانە ئەبێت جەدۆلی چاودێریکردنی زەخت و شەکرەکان هەبێ و جگە لە چاودێریکردیان لەلایەن دکتۆری ژنانەوە ئەبێ لەلایەن دکتۆری هەناویشەوە بە تایبەتیوانی کە شەکرەیان هەیە ئەبێ چاودێریەکی ورد بکرێن چکە هەنێ جار بە حەب کۆنتترۆل نابێ ئەبێ بچنە سەر دەرزی ئینسولین لەو حاڵەتەیە ئەبێت بۆ نمونە شەکرەکان وا کۆنتترۆل بکەن شەکری پێش خواردنیان لە 95 کەمتر بێ سعاتێ دوای نانیان لە 140 کەمتر بێ ئێمە هەموو ڕێنماییەکانەیەنێ و وەرزشکردنیان هەبێت بەلایانی کەمەوە ڕۆژانە 15 بۆ 20 خولەک ڕێبکەن بە تایبەتی دوای ژەمە خواردنەکانیان و پارێزی خواردنەکانیان بکەن دوورکەونەوە لە خواردنی ناتەندروست و خەویان ڕێک بکەنەوە و لە کاتی ئەوەی کە هەستیان کرد یەکێک لە نیشانەکانی بۆ نمونە گێژبوون سەرێشەی تونگ بەرچاو ڕەشبوون دەموشکبوونی زۆر میسکردن کەمبوونەوەی جوڵەی مناڵەکە بە زووی سەردانی نەخۆشخانە بکەن. بەڵێ دەست خۆش دکتۆر باسێک لە شەکرەی دووگیانی بکەین بۆچی ئێستا حاڵەتەکانی شەکری دووگیانی زیادی کردووە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە خانمان چۆن خۆیان بپارێزنەوەی کە کەمتر تووشی شەکری دووگیانی ببن؟ شەکری دووگیانی بەعام لە هەموو عالەما زیایی کردووە و بە تایبەتیش لە لای ئێمە بەهۆی شێوازی ژیانەوە ئەو شێوازی ژیانی غەڵەتەی کە مەسەلەن نەخۆشەکان هەنێ جار کە حەبێکیان بۆ نووسێڵی لە بەیانیانە بەکاری بێنیاڵێ قەینانیوە ڕۆبی خۆم چکە شەو درەنگەنون و نیوەڕۆ هەڵەسن لە خەو ئەوە یەکێکە لە هۆکارەکان تێکچوونی خەوتن و زۆربەیان وەزنیان زۆرە یعنی ڕێژەی کێش بۆ باڵیان لە 30 زیاترە و هەروەها ئەو خواردنە ناتەندروستانەی کە ئەیخۆن زۆر فاسفود ئەخۆن زۆر خواردنی ئامادەکراو ئەخۆن و وەرزش ناکەن و جگە لەمانەش ئێستا هەر ڕێژەی توشبوونی فرێکیسی هێلکەیانیش زۆرە لە کۆمەلگایە هەر بەهۆی ئەو لایفستایلە غەڵەتەوە کە فرێکیسی هێلکەیانیش یەکێکە لەو هۆکارانەی کە دواتر دووگیان ئەبێ لە کاتی دووگیانەکە مەترسی توشبوونی شەکرە زیاکە. کاتە دکتۆرە ئەتوانین بڵین ئەگەر خانمێک تووشی شەکرەی دووگیانی بێ شەرت نییە پێش ئەوە خۆی لە مەترسی توژون بە شەکرە بێ ئەکرێ لە کاتی دووگیانەکەیە بە هۆکاری شێوازی ژیان و ئەو خواردنانی کە هەیەی تووشی بێ ڕاستە؟ زۆر چاکە دکتۆر ئەگەر باسێک لەوکەین ئەو نەخۆشیانی کە خۆت ئاماژەوە پێیا بەرزەفشاری خوێن و شەکرە ئەگەر ئەم نەخۆشیانە کۆنتترۆل نەکرێت و نەگاتە ئاسی هاوسەنگی خۆی کێشە بۆ کۆرپەکە و دایکەکە چی کێشەیەک دروستەکە زۆرجار بیسومانە کە پاش لە دایکبوونی کۆرپەکە دایکەکە تووشی هەڵئاوسانی قاچ و ئەوانەی ئەبێ کۆمەلگا و چواردەور پێڵێن ئەوە هی فشاری خوێنەکە تاڵێن بەرزەفشاری خوێنە هەیە باسێکمان لەمە بۆ بکەی مەترسەکانی کۆنتترۆل نەکردنی ئەم حاڵەتانە چییە و ئەم ئاوسانەی قاچەش چییە؟ ڕاست مەترسیەکان بەعام زۆرە نەتوانین بەشبەشیانکەین بۆ کاتی دووگیانیەکە کاتی مناڵبوون و دوای مناڵبوون لە کاتی دووگیانیەکەیە مەترسی توشبوونی خوێنمەین زیابێ لەو کەسانی کە زەخت و شەکرەیان هەیە وشکبوونەوەی وێڵاش و خوێن نەچوون بۆ مناڵەکە یاخود گەورەبوونی مناڵەکە ئاوسانی مناڵەکە بە تایبەتیوانی شەکرەیان هەیە و زۆربوونی ئاوی دەوری مناڵەکە کاما بێ بەهۆیەوەی کە پێشوەختە بکەوێتە سەرژان یاخود ئەم کەسانە کاتێک کە شەکرە و زەختیان کۆنتترۆل نابێ ئێمە هەوڵەیەین پێش 40 هەفتەکە کە خۆی ماوەی دووگیانی 40 هەفتەیە هەوڵەیین لە 37 هەفتەیان 38 هەفتەیە بۆی کۆنتترۆل نەبوونی زەخت و شەکرەکانەوە بیان خەینە سەرژان یعنی ئەگەری بەکارهێنانی ژانی دەستکرد لەمانەیە زیاترە کاتێک کە ژانی دەستکردی بەکارهێنا ئەگەری نەشتەرگەریش مناڵبوونی نەشتەرگەری زیاترە لە حاڵەتێکە ئەگەر بە تەبیعیش بیان بێت ئەوانی کە شەکریان هەیە مناڵەکانیان عادەتەنە ئاوسێن وەزنیان 4 کیلۆنی و بەرەو ژوور ئەبێت مناڵبوونێکی ناڕەحەتیانە بێ بەڕاستی ئەبێ بەهۆی بریناربوون و بوونی تەقەڵی زۆری دامێن جاریوا هەبێ بەهۆی بریناربوونی دەرچەی کۆم بریناربوونی بۆری میز دەرچەی میز کە لە مستەقبەل لاوانێ بێ بەهۆی کۆنتترۆل نەکردنی میز و پیسایی و هەروەها ئەوانەشی کە بە نەشتەرگەری مناڵیانە بێت عادەتەن برینەکەیان چاک نابێتەوە ئەبێ بەهۆی هەوکردنی برینەکە و مناڵەکەش لە کاتی بوونە احتیمالی خنکانی زۆرە بە تایبەتی ئەو کەسانی کە شەکرەیان هەیە ئەگەر بینە سەر مەرحەلەی دوای مناڵبوونەکە
دوای مناڵبوونەکە دایکەکە زۆر مەترسی ئەوەی هەیە کە تووشی خوێنبەربوونی دوای مناڵبوون بێ بەهۆی ئەوەی کە ئاوێکی زۆر لە دەوری مناڵەکە هەبووە مناڵەکە وەزنی زۆر بۆ ڕەحمی زۆر ئاوساوە باسانی ناچێتەوە جێی خۆی ئەبێ بەهۆی توشببوونی خوێنبەربوون و جگە لەوەش لە مناڵەکەیە ڕێژەی داخڵبوونی خودەجیان زۆر زیاتر ئەبێت لەبەر ئەوەی شەکریاندا بەزێت کالیسیۆمیاندا بەزێت ڕێژەی زەردوویان بەرزە بێتەوە سیەکانیان بەتاوەتی کامڵ نابێت کێشەی هەناسیانیان بۆ دروست ئەبێت و لە مستەقبەلیشە بۆ دایکەکە ئەگەری توشببوونی شەکری جۆری دووەم کە بێ بە شەکری دایمی زۆرە یعنی لە 100 بۆ لە 150 ئەگەر تووشی ئەمەش نەبێ ئەگەری دووبارەبوونەوەی شەکری دووگیانی زۆر زیاکە لە حەملی داهاتوویە و بۆ مناڵەکەش لە بڵین لە گەورەبوونی تەمەنیا ئەمیش دیسانەوە ئەگەری توشببوونی شەکرە و قەڵەوی و کێشە و نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێنیە بێت. بەڵێ دەستخۆش دکتۆر یەکێک لە خەفەتەکانی تری دایی کە سەرڕێ هۆمە مەعانەتی هەیەی سیرەکە شیری نییە. ئەو بابەتە چییە؟ بۆچی هەنێک لە دایکان شیریان نییە یاخود مناڵەکە شیری دایکەکە ناگرێت؟ بەڵێ. ئەم حاڵەتە خۆی کە ئەڵێن شیر نییە ڕاستی دەگمەنەکە شیر نەبێ چکە هەموو کەسێ لەگەڵ ئەو دقەی کە وێڵاشەکە جیا بێتەوە لە دایکەکە هۆرمۆنی شیر بەرزە بێتەوە لە نسبەیەکی زۆر کەمی خەڵکە شیر نییە ئەوانش ئەوانن کە خوێنبەربوونێکی کۆنتترۆل نەکراوی دوای مناڵبوونیان هەیە ئەبێ بەهۆی وشکبوونەوەی ڕژێنی پتویتەری کە ئیتر ناتوانێت هۆرمۆنی شیریشی سفرە بێتەوە هەموو هۆرمۆنەکانی تریشی یاخود ئەو کەسانی کە غودەی تەمەڵیان هەیە یاخود ئەو کەسانی کە سترێسێکی زۆریان هەیە یان ئەوانەی کە نەشتەرگەری سنگیان کردووە پێشتر ئەمە لەمانەیە ئەتوانین بڵین کە شیر نییە لە دایکەکەیە بەڵام بەگشتی کەمی شیر پەیوەندی بە چیەوە هەیە ئەوەی کە دایکەکە پێشوەختە خۆی بۆ ئامادە نەکردووە نەیخسوۆتە مێشکەوە لە کاتی دووگیانیەکەیە کە دوای مناڵبوون شیری خۆی بە چکەمەی ئازە یا بە ڕژێنەری پتویتەری و هۆرمۆنی شیر بەرزە بێتەوە یا خود ئەوەی کە درەنگ دەست ئەکا بە شیران بۆ نمونونەکە ئەوانەی بەتابەتیوانی کە بە نەشتەرگەری مناڵیانە بێڵێ ئەمڕۆ ناتوانم بەیانی ناتوانم یان هەر ژەکە نایەمێ بەعکسەوە ژەکەکە زۆر پێویستە بۆ مەناعی مناڵەکە یان ئەیا تێ بەڵام شێوازە ڕاستەکە نازانێت کە چۆن مەمەکە بخاتە دەمی مناڵەکەەوە مناڵەکە چۆن بگرێ لە باوەشیاکەمە پێویستە لەلایەن چواردەورەوە فێر بکرێ یان پێشتر کۆرسی ڕاهێنان وەربگرێ لە کاتی دووگیانیەکەیە یا خود ئەوە تا کەم ئەیاتێ شیرەکە ئەمە وردە بێ بەهۆی دابەزینی ڕێژەی هۆرمۆنی پرۆلاکتین درەنگ ئەیاتیان ئەو کاتی کە ئەیاتێ مەسەلەن 2-3 دقەیەک ئەیاتێ و خۆی تااقەتی ئەچێ ئەمانە مووی هۆکارن لە هەنێک کاتیشا پەیوەندی بە مناڵەکەەوە هەیە کە مناڵەکە ناتوانێت کە بیمژێت بە تایبەتی ئەوانەی کە پێشوەختە لە دایک بوون یاخود هەنێکیان کێشەی پێکەوەلەکانی زمانیان هەیە بە مەڵاشویانەوە یان ئەوانەی کە مەڵاشویان کوونە ئەمانە مناڵەکە ناتوانێت بە باشی شیرەکە بمژێ وردە شیرەکە کەمە بێتەوە یان بەکارهێنانی شیری قوتوو زۆر بێڵێ مەسەن لە شەوە بۆی خەبەرم نەبێتەوە شیری قوتوو ئەیە بە مناڵەکە بەس کە مناڵەکە شیری قوتووی خوارد ئیتر شیری دایکەکەی ناگرێتەوە باشە دکتۆر ئەگەر هەرچەند ئەم پرسیارێکی زۆر زۆری خانمانە بەڵام ئەتوانم بڵێم سپۆرەکە چێتەوە سپۆری هی مناڵان بەڵام بە هەر ئەم پرسیارە و ئاراسە بکەم ئەگەر لێرە خانمێک بە هەر هۆکارێک شیری نەبێ یاخود کۆرپەکەی نەتوانێت شیرەکەی خۆی وەربگرێت ئەتوانێت یەکێکی تر شیری باتێ یاخود شیری قوتووی باتێ ئەگەر ئەم دوو هەڵبژارنەمان لەبەردەساوێ خانمێکی تر شیری باتێ بە مناڵەکە یاخود شیری قوتووی باتێ کامیان باشترین هەڵبژاردەیە بۆی دایکەکە بڕیایی لەسەر بە خۆیەگەر مقارنەی بکەین شیری ئینسان باشترە لەو شیری فۆرمولا ئامادەکراوەکان بەس ئایا ئەم کەسی کە شیری ئەیاتێ هەموو کات مەوجودە شیر بیا بە مناڵەکە چکە ناتوانێت ڕاستیەوە شتێکی ئەوە نییە کە بتوانێت هەموو دقە و سەعاتێ و کەسە لای مناڵەکە بێ شیری باتێ ئاگینا شیری ئینسان بەراورد باشترە ڕاستە دەستخۆش دکتۆر دەستخۆش بە دکتۆر کۆتا ڕێنمایی چییە بۆ خانمان بۆ دایکان ڕێنمایی تۆ چێکاتەوە لێرەوە پێیان بڵیت ڕێنماییکمان بۆ دایکان سەبارەت بە دووگیانی پێویستە کات پێش ئەوەی کە بڕیاری دووگیانی بن بەلانی کەمەوە 3 مانگ پێش ئەوە سەردانی پزیشکی پسپۆری ژنان بکەن
جگەلەوە خۆیان ئەبێ کێشی خۆیان دابەزێنن دابزانانی کێش زۆر گرنگە بێ ڕێژەی BMI-یان لە 25 کەمتر بێت و لەگەڵ یا خەویان ڕێک بکەنەوە دوورکەونەوە لە خواردنی ناتەندروست و ڕێژەی کافاین کەم بکەنەوە لە ڕۆژێکە لە 2 کوب چا قاوە زیاتر نەخۆن دوورکەونەوە لە بەکارهێنانی جگەرە و ڤەیپ و نێرگەلە و ئەم بابەتانە و لەگەڵیشیە کۆنتترۆلی ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە بۆ نمونە زەختە شەکرەیە غودەیە نەخۆشی بورانەوەیە ئەبێ کۆنتترۆلی نەخۆشیەکانیان بکەن بە تایبەتیوانەی کە شەکرەیانە ئەبێ ڕێژەی شەکرەی سێمانیەکەیان لە 6.5 و کەمتر بێت و لەگەڵیا ڕێخستنەوەی دەرمانەکانیان ئەبێ دەرمانەکانیان بگۆڕێت بەوانەی کە سەلامەتە لە کاتی دووگیانیە بە تایبەتی ئەوانەی کە زەختیان هەیە ئەوانەی نەخۆشی سەرئیان لەگەڵە سەردانی پزیشکی تایبەتی خۆیان بکەنەوە لەو کاتەیە و دەست بکەن بە بەکارهێنانی ئەو ڤیتامینانەی کە پێویستن بۆ پێش حەمل کە بە تایبەت فۆلیک ئەسید و زائدەن ڤیتامینەکانی تریش وەک زینک ڤیتامین D3 و ئایۆدین و کالیسیۆم ئەمانە ڕێک بکەنەوە کە هەنێک سەپلیمنت هەیە کە هەموو ئەم مادانی تایە پێکەوە بەڵام ئەم خانمانە نابێ خۆیان بەبێ سەرپەرشتی پزیشکی پسپۆر ئەم ڤیتامینانە بەکاربێنن چکە ڕێژەکەی لە کەسێک بۆ کەسێکی کە ئەگۆڕێ بۆ نمونە ئەوانەی کە شەکرەیان هەیە ئەوانەی کە قەڵەون پێویستە کات ئەو فۆلیک ئەسیدەی کە وەریەگرن ڕێژەکەی لە 5 میلیگرامە بێت. دەست خۆش بێ دکتۆرەدارم هەر خانمێک کە بڕیاری ئەوە ئەیە دووگیان بێت و ڕۆژە لە ڕۆژان کۆرپەیەک بخاتەوە ڕەچاوی ئەم چەند خاڵی بەڕێز بکە زۆر جوانیش بۆ ڕوون کردینەوە لە چەند خاڵێکی تایبەتە کە هەر خانمێک بێوێ ڕۆژە لە ڕۆژان دووگیان بێ ڕەچاوی ئەم خاڵانەی تۆ بکە دکتۆرەگیان ئێمە زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر عەزەتی کێشا دکتۆرە هاژە جەلال پزیشکی پسپۆری ژنان و مناڵبوون و نەزۆکی و چاودێری دووگیانی دووبارە زۆر بەخێر بێیت. زۆر سپاس زۆر سپاس دکتۆرە عەزیزانم ئێمە شاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆ و هیوادارم هەموو لایەکتان زۆر تەندروست و هەر باش بن تا کۆمەڵێ بابەتی تر و کۆمەڵێ تەوەرەی تر هەر لە خزمەتان ئابین و ئەگەڕێنەوە بەلاتان هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێ. دووبارە سپاس بۆ دکتۆر زۆر بەخێر بێیت هەر بژیر عەزیزانم هیوادارم سوودتان وەرگرت بێ هەردەم تەندروست بن و دەروون دروست بن خواتان لەگەڵ.